بینەدانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشت کاتێکتان شاد شادمانم کە جاریش کە و لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێتان شادبمەوە. وەکو عادەتی هەموو جارێکی بەرنامەکە پێش ئەوەی بچینە لای میوانی ئازیزی بەرنامەکەمان فەرمون ئێوە و ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجارەی بەرنامەکەمان کەسایەتیەکی ئاکادمی، کوردیشی ڕازگۆ و تێکۆشەرێکی دێرین، ئاگادار لە ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی نێوکورد، نووسەرێک خاوەنی 41 کتێب کە تا ئێستاش 9 کتێبی دەستنووسی هەیە کە بە هیوایە بە چاپی بگەێنێ. ئەمە بێژگەلەوەی هەر لە سەرەتای هەرزەکاریەوە سەراسیمە و عەوداڵی ئازادیە بۆ نەتەوە و نیشتیمانەکەی. بابەتی نووسینەکانی زمان، وێژە، ڕۆژنامەنووسی، ساتیر، کۆمەڵایەتی، مێژوو، جوگرافیا، جیۆپۆلۆتیک، نەتەوەیی، ڕامیاری و کۆمەڵایەتیە. جگە لە زمانی دایک، زمانەکانی عەرەبی، ڕووسی، ئینگلیزی و سویدی بەباشی دەزانێ. خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بواری جێنرال ئاگرۆنۆمی کە لە یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1986 بە پلەی زۆر باش تەواوی کردووە. ئەم میوانە ئازیزە ناوی دکتۆر حسێنە، کوڕی خوالێ خۆش بوو کاکە حەمەیی شێعەزیزی بارابی و ڕەحمەخانی شێحەسەنی ئامادی نییە. لە ڕۆژی 1 ساڵی 1950 کە باوکی لە شاری پێنجەم برین پێنج بووە، ئەمیش بەوەی کاری باوکیەوە لەوێ لەدایک بووە. لە ساڵی 1960 تا ساڵی 1970 کاری سیاسی کردووە و لە ساڵی 81ەوە تا ئێستا کوردێکی بێلایەنە. لە ساڵی 1970 بەدواوە تا ئەمڕۆ بەردەوام دەنووسێ. لە ڕۆژی 13 ساڵی 1970 لەگەڵ خاتو ئاوات عەبدولکەریم هاوسەرگیری کردووە. لە ساڵی 2005ەوە لە وڵاتی سوید گەڕاوەتەوە و لە کۆلێژی کشتوکاڵی زانکۆی سلێمانی مامۆستایە. دکتۆر حسێن ئەندامی کۆمەڵەی ئەکادیمیانی کورد، یەکێتی نووسەرانی کورد، سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. زۆر بەڕێز دکتۆر حسێن محەممەد عەزیز، دکتۆرا لە بواری کشتوکاڵ، میوانی ئەمجاری بەرنامەکەوانە زۆر بە خێراتە دەکەم. زۆر سپاس دەکەم. عادەتی بەرنامەکە وایە ئێمە هەموو جارێ هەر کەسایەتێک بێتە سەر ئەم کورسێک ئێستا جەناتی لێ ئێمە لە ڕەچاڵەکەەوە دەست پێیەکی ئەمەوێ پێم بڵێ ئەم پیاوەکێ. ئەوە باپیرمە، باوکی باوکمە، حاجی شێعەزیزی بارایی، ساڵی 1984 لەدایک بووە و 1986 کۆچی دوایی کردووەتە سیاد لە 100 ساڵ ژیاوە. هەموو پیشە و کاسبەکەی سەرەتا بە ئەلافی دەست پێ کرد، دوای عەتار بوو لەبەر شارەوانی کۆنەکە و تا کۆچی دواییشی کردووە هەر لێوێ کاسبی کردەوە. و ئێستاش ئەو دوکانە هەرماوە لە بازاری سەلاحەدینە، نەوەکانی لەسەری پەیوەندی کاک دکتۆر جەنابەت چی بوو لەگەڵ ئەم باپیرە مێرەبانی کە دیارە بەواکە وێنەکەی و پاراستووە؟ لەبەرەوەی من کوڕی دووهەمی بنەماڵەکە بووم، نەوەی دووهەم، خۆی 4 کوڕ و 4 کچی هەبوو، کەسان ژنیان نەهێنا بوو، کچەکانی شووی نەکرد، باوکی من نەبێژنیان نبوو. زۆری خۆشەویستی، زۆر منیش هۆگری بووم، تەنانە دەگەر لە ماڵیشمان لە پێنجون بوو لە نیوەی ساڵوانە کە هاتمەوە کاچوون بۆ دوکان بۆ لای ڕێوە باوەشی بۆ کردمەوە تێر ماچێ کردم. ئێستاش ئەو سۆز و مێرەبانی هەر وەکو یادگارێ لە لاوماوە. من ئەتوانم بڵێم خەسڵەتی تایبەتی خۆم لە هەندێک خەسڵەتی چاکە هەمووی لە باپیرمەوە وەرگرتووە. درود بۆ گیانی پاکی. چەند کوڕی هەبووە؟ 4 کوڕی هەبوو. باوکم برا گەورەیانە، شێخ بەکر دووهەمە، شێع عومەری بەقاڵ سێمە، مامەستا شێخ ساڵح عەفویان کە هەمویان کۆچی دوایان کردو، بەس شێع عومەر ماوە دوا کوڕێتی، 4 کچیشی هەبوو، 4 کچێکی ماون. کەواتە باوکە کوڕی گەورەی بووە؟ کوڕی گەورەی بووە، بەڵام خاڵێکی گرنگ هەیە لەنەوەی باپیرم، یعنی بڵێن لە نەنکم و باپیرم 169 نەوەی لێ بۆتەوە، 4 کوڕ و 4 کچێکی بۆ خوارەوە، کچە زاو، کوڕە زاو، شێر تا ئێستا 169 کەسی. ئەمە توێژینەوەی جەنابتە بەرامبەر بە خێزانە گەورەکەتان؟ یعنی تۆی بیرت لەمە کردوێتەوە کە ئەم ژمارەیە بزانی؟ ئەمە بەشێکی ئەم مێژووی بنەماڵەیەم لە بیرۆرەکانی خۆمان تۆمار کردووە کە گەڵاوەریوەکانی درەختی تەمەن ماش
بەرگی یەکەمی تاوانی حوتەوانە دەرەچێت بە درێژی باسی ئەوم کردو کەواتە ئەنجاریینە سەر ئەم پیا ئەوە خوا لێ خۆش بوو باوکمە حاجی شەمحەمەی برین پێچ باش باسی کێڵە ساڵی 1990 لە سلێمانی لەدایک بوو 2007 کۆچی دوایی کردووە 1990 ینی دەوری 1970 ساڵ بوو تەمەنی لەش و لارێکی زۆر جوان و ڕێکوپێکی پێ بوو زۆر بە تەندروست بوو خەڵکێکی زۆریە ناسی لە شارەکە بەهۆی بنەماڵەکەش و بەهۆی کارکردنیەوە لە خەسەخانی سلێمانی زۆرم خۆشەویستم کە سەر ڕووی شیرین بوو هەمیشە بە هەچ کەسێکڵم من کوڕی هەمیشە عەزیزم زۆری پێخۆشە ئەژنێن زۆر لە باوکە دەچی کەواتە پیاوێکی کۆمەڵایەتی بووە زۆر کۆمەڵایەتی بوو مامە کاکە عەبدوڵای خوای خۆشبووی مامە زۆر ڕەفیقی بوو کاکە باوکە مامەسا عومەر ئەیناسی کە مامەسای خۆم بوو لە پێنجون ئەم وێنەیەش پێم وایە بێ ڕەحمەتی باوکی تایە ئەم وێنەیە ساڵی 60 لە شارۆچکەی پێنجون گیراوە لەبەر دەمی بارەگای پارتی دیموکراتی کوردستانە لەم سەرەوە کاکە خالی خۆش بوو ئەبەی مەجی تەنەکە چییە با بڵێن کە ئەمەی مشکی بەسەرەکە یەکەم تەنەکە چی بوو زۆر ڕەفیقی باوکم بوو دووهەمیان باوکمە کە کاتی برین پێنج بوو لەوێ سێمیان ماوە بەکرمە کە هاتوو بۆلامان سەرپەرشتی خانووی بۆ کردن خانومان دروست کرد ئەو مناڵەش خۆم تەمەنم 10 ساڵە ئەو کراسپێ خۆتی لە پێنجێن وێنی تری باوکی هەیە زۆر جوان حەزەکەم ئەو وێنانێش بڕوا ئەمەش وێنەیەکی ترێتی ئەمە و کاتەیە کە سەرۆکی برین پێچان بوو لە خەسەخانی هەتیوەکان ئەو ساڵە گیرەوە ساڵەکەی لە پشتەکەی الحاج محەممەد شێخ عەزیز و تابلۆکەی نووسینگەکەی خۆیەتی وەڕاستی ئەوانە هەمووی وێنەی جوانن ئەجا بابینە سەر وێنەیەکی تر کە ساڵی چەند ئەم خێزانی پێکەوێنەوە ساڵی 1948 دایکمێناوە کۆتایی 48 ئەو وێنێش لە 62-63 گیراوە باش کاک دکتۆر ئەمەوێ باسێکی دایکتم باوکەی ڕەحمەخانی ئامەدینی ڕەحمەخانی شێخ حەسەنی شێخ عەبدوڕەحمانی لە شێخانی ئامادینن کە چنەوە سەر سیریەکان دایکم ئافرەتێکی نەخوێنەوارە بەڵام زۆر زیرەک و وریایە زۆر بەتوانایە ینی ئێمە من خۆم بە تایبەتی زۆر قەرزارباری دایکم پەروەردەی سەرەکی ئێمە لەسەر دەستی دایکمانە بوو زیاتر بە هەموو واتای و شەژنی ماڵ بوو ژنێک بوو کە خوا بۆ ئەوی دروست کرد و مناڵ پەروەردە بکە حەو کوڕ و دوو کچی بووە ئەومان بۆ ڕوونکەرەوە بۆ بینەرانی بەڕێز کە پێمان بڵێ کە شکر ماوە ڕەحمەخان بەڵێ دایکم ماوە موالیدی 34 1934 تەندروستی باشە وەکو هەندێک نەخۆشی هەبێەوە نەخۆشی پیری پێڵێن لەو تەمەنا هێنە ڕێز و خۆشەویستی زەخت و پەیوەندی ئەمەش وێنەیەکی تری هەردووکیانە وەنیە بەڵێ ئەوە ماڵە کۆنەکەی خۆمانە لە گەڕەکی کانیسکان دایکم و باوکم من و کاتە من لە کوردستان نەبووم وڵات پەیوەندیان چۆن بوو پەیوەندیان زۆر خۆش بوو باوکم دایکمی زۆر خۆشەویست هەرچەنە بڵین چەند جارێک ژنی بەسەر هێناوە بەڵام جیابوونەتەوە هەرگەڕەوەتەوە بۆ لای دایکم هەر لەبەرەوەی ئەو زروفانە زۆر سیر بوو یەکەم ژنی ماڵ بوو ئابوورێکی نەبوو زۆرشتی تحملەکە دووەم مناڵ بەس دوێ بە مناڵەوە ڕاستە لەبەرەوە گەڕانەوە ساڵی 1950 لەبەرەوەی کە باوکی برین پێچ بۆ لە پێنجێن جەنابە لێرە دایکبی ئەم وێنەیە ئەو ڕۆژگارە ناگەڕێتەوە ئەو وێنەیەوە لە سەیرانێک گیراوە لەگەڵ ماڵی نووری بەگا ئەوەی تەنیشتم زێبارە کامیان جەنابتی ئەمەی کە ئەمە دایکتەکە دەستی بە منەوەیە باشە ئەوەش زێباری نووری بەگا کەواتە ئەو کلااوس سپیە قوچە ئەوە ئەوە سەیری منەکات باشبینی ئەوە زێباری نووری بەکە شیر برامە لە شکور لە ژیانە بەڵێ لە سوزیانە لە هۆڵنداژی هۆڵنداژی ئەو شوێنی کوێیە بە مەزبوطی وەڵا دوور نییە ینی بەرباخ بێ بەرباخی پێنج اینجا تۆ لە چەند ساڵی لە پێنجێ نابوویت لە 52 باوکم گوازرایەوە هاتەوە بۆ ئەربەت و لە عربەتەوە بۆ ماوەت و لە ماوەتەوە بۆ چوارتا و بەردەوام و ئەمە هێشتا تۆ هەر مناڵی هەر مناڵم ئەو شتانی کە ئیزانم بۆیان جێڕاومەوە
ئەجا کەی چوونەوە پێنجوان 58 ئەویش هەر دیسانەوە بەهۆی کاری وەزیفیەوە کە بەڵێار بۆ بە برنج پێچ لەوێ منە و کاتە لە پۆلیسی سەرەتایی بووم. دکتۆر ئەومان بۆ باسکە لە کوێ چوویتە مەکتەب؟ لە سلێمانی یەکەم جار لە تەمەنی 7 ساڵیە چوومە قوتابخانەی فەیسەڵیە. یەک و دووم لێرە خوێند. شۆڕشی عەبدولکەریم هاتە پێشەوە دوای ماوەیەک. ئەو کاتەش هەر بەڕێز جەلال سەیفوڵڵا مدیر بوو؟ بەڵێ جەلال فەنگی بوو. بەڵێ کوڕەکەشی مامۆستا نەوزاد کە ماوە لە دووە ژمێرەی پێوتی. ژمێرە پێوان بەڵێ. ئەم وێنەیە کێ؟ ئەو وێنەیە لە قۆناغی ناوەندیا بووم 63 ئەو ناوەیە. 63 کاتی هەرزەکاری تۆ ئەگەڕێتەوە بۆ چ گەڕەکێک؟ ئێمە لە زۆر گەڕەکەون چونکە خانی خۆمان نەبوو. بەڵام گەڕەکی سەرەکی ئێمە ماڵی باپیرم بوو. ماڵی باپیرم لە پشت قوتابخانەی عێراقی کانیسکانی کۆنی کوڕان و عێراقی کچان کە بەرامبەر ماڵی شێخ محەممەد حاجی حەسەن بوو کە باوکی پارێزەر شێخ سالارە لەوە حەوشە گەورەیا بووین. زۆربەی خزمەکانمان لێ و ماڵی شێخ محەممەد گوڵانی و ماڵی شێخ زەلالی بارای و خەیات و ماڵی خاڵەسەی کەریم و دوای بڵاو بوونەوە ماڵی مامە خولەی خەیات و کاک دکتۆر پێش ئەوەی بچینە سەر قۆناغی زانکۆی جەنابێ کەی ئیتر خولیای کوردایەتی بیری نەتەوەی سیاست کەی لەکوێ چەکەرێک لە چ تەمەنێکی جەنابتە وە بۆ؟ لە دوای شۆڕشی عەبدولکەریمەوە 14 تەمووز ئیتر من دابەش بووم بەسەر مام بەکردبووم بەسەر باوکمە. باوکم کۆمۆنیزمام بەکردم پارتی بوو. نامەخانەیەکی و بەرامبەر هی پارتی بوو لە بەرامبەر کۆشەکەی تۆفیق قەزاس لەوێ ڕۆژنامە و شتی پارتیە فرۆشت. لەگەڵ خۆی بردم زۆر جار ئەو ڕۆژنامانە ئەو کاتە پارتیەوە برەوی نەبوو لە سلێمانیە نافرۆشە ئەیا بێ ئەمەی بچن بیجەڕن بەری سەراوانە لە براکەمە. ئەو زۆر جار پەلێگرتمی بردم بۆ لاوان کە بەرامبەر مزگەوتی گەورە بوو لێوێ حەزم لەو سرودە کوردیانە کرد باسی ئەوەی بۆ کردم کە کورد وایە و کورد وایە زۆر خۆش بوو لام. بەڵام ئەگەر سەرەتای کارکردنم بڵێ من لە پێنجوونەوە دەست پێ کردەوە. ئەو کاتی کە ساڵی کۆتایی 60 بوو مام جەلال هات بۆ پێنجوون لەوێ باوکم کە کۆمۆنیست بوازی هێنا بوو لەگەڵ عەبدوڵای قوربانی کە بڵین مامی تۆیە بەڕێز و کاکە حەمەی حاج سەفەر بەڕێز خوافیکا ئەمانە هەموو لە ناوچە ئیشیانە کرد. ئەوارێکیان ناردی بە دوامە کە چوون بۆ ناوچە وتی وەرە مام جەلال هاتوویە ببینێ. منیش کە چوومە ژوورەوە کاکە حەمەی حاج سەفەر وتی مام جەلال ئەمە کوڕەکەی شێخ محەممەد کە ڕۆژنامەی خەباتمان بۆ دابەش دەکات. ئەو کاتە جەنابە دابەش دەکرد. من دابەش بکرد بەسەر ماڵە فەرمانبەرەکانە. بەڵام نەمەفرۆشت بەڵام 10 ساڵ 11 لەو بیناکم لە پۆلی 4 بووم. مام جەلال زۆری پێخۆش بوو تی بەم زوانەوە گۆڤاری ڕزگاریش دەرەکەین و بۆمان فرۆشەوەمان و لێەوە مام جەلال وتی ئەبێ یەکێتی قوتابیانی کوردستان چالاکی نیە زیومی کەنەوە و ئەکتیڤیکەن ومانە کاکە بەکری حاج سەفەر لێوێ بوو محەممەد سیدیق پێنجوونی لێوێ و ڕەحمە بێ ژوورێکیان داینە لەوێ پاکمان کردە و کورسی مێزیان داینێ و بارەگای قوتابیانمان دروست کرد لێ. بەڵام من زۆر سرم لە کاری سیاسی و ئەمانە دەرناچەوەی کە هەبوون کاکە حەمەی حاج سیدیق بوو. ئەو وێنەیە ساڵی 64 65 بێت گیراوە کۆمەڵە کوڕی گەڕک بوون. گەڕێکی شێخان لە سەجادی گەڕێکی شێخان بووین جێژنی قوربانە کۆبووینەوە لەسەر سووسی چاخانەکەی حەمڕەق گیراوە لەم جگەرە بەدەمەوە ئەوە پورزامە کوڕی پورمە کەریم تەڕەزانیان پێ و لەگەڵ قالە تەگەرانیان لە پاپۆڕەکە خنکە. دوای ئەو هێرشی حەمەی شێخ عەلیەت کە ئێستا لە هۆڵندایە کوڕی حەمەی شێخ عەلیە دوای ئەو کاک عەبدوڵای عارفە دوای ئەو خۆمم دوای ئەو ئینجا کاک عەبدوڵای عارف دێ ئینجا کاک ئیسماعیلی ئیبراهیم کە بە سمێ بلە سوور ناسراوە. کاک دکتۆر جەنابە دەچیتە ئامادەی کشت و کاڵ لە بەکرەجۆ دوای ئەوە بەهۆی ئەوەی کەوا با بڵێن نمرەکەت بەرز بووە چوویتە کۆلێژ لە سلێمانی کە ئامادەیم تەواو کرد. بەڵێ چوویتە زانکۆی سلێمانی بەڵێ لە کۆلێژی کشت و کاڵ وەرجێ. ئەم وێنەیە هیچ سەردەمیکیانە
ئەوە هێشتا نەچوومەتە کۆلێژ ئەوە یا یەکەمین یادی دامەزرانی یەکێتی قوتابیانی کوردستانە لە ئامادەی سلێمانی کرایەوە ساڵی هەفتاویەکە یەکەمین یاد دوای خەڕێکەوتنامە یانزە دوای بەیانی ئازار ئەو کاتە لە قوتابیانە ئەکتیو بووینەوە کاقار جەباریە بۆ چایلەکەش لە چاو ناکەی ئەویان کاقار جەباریە دوو هەمیان دلێری ڕەشێفەنگیە کە لەلقی سلێمانی شێکەکەی سەلامەدیکە سێمیان ڕەفعەتی حەمدی بەکە هەویش لە لەق بوو چوارەمیان خۆمم پێنجەمیان سەرکەوتی تۆفیق ڕیس تۆفیق ئەو کراز ڕەشاق چاکت مڕەبع جلە کوردەکە منم هەڵێ جلە کوردیەکە شڕاڵ سارخانی ئەمەش هەر ئەو ڕۆژە نییە تقریبا نە ئەوە شانۆگەری هاملێت بوو یەکێتی قوتابیانی کوردستان پێشکەشی کرد دوو ڕۆژ بەوە وتم هەر ئەوە ئەمیش هەر ئامادەی سلێمانی ئامادەی سلێمانی بەڵام ڕۆژێک کێ مێژوویش کێ زۆر شانۆگەریەکی سەرکەوتوو بوو خاڵە هەمە فەرج دەری هێنا بوو ڕەحمەت بێ بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی جوانە پێ ئەچێ ئەمەش هەری سەردەمی ئەمە هی ئامادەی کشت و کاڵە لە خولی هاوینان کارەکەین پوش شتیان کۆ کردو منیش بەخۆ 68 بە چاکم زانی وێنێک لەسەر و پوشە بۆ یادگار بگرم وەکو نابینی بەدلەم لە بەرە هەمووی لە خولەکە وایە بەدلە و جزمە و خاکە نازەوە وەکو خولیستانیە بچن لە دایرەکان من ئەمەوێ زۆرترین وێنە بەڕاستی ببینین ئەمە ژوێنێکی جوانە ساڵی 67 ئەو کاتە ماڵمان لە سەرچنار وەڵام خۆشەویستترین هاوڕێم کاک ئەحمەی حەبسە بوو ئەحمەی قەساب بەڵێ ئەمریکا بە پێوەستاوە بەڵێ حەبسە بەناوبانگ بوو دوای حاجی حەبسە ئەمە یەکەم لەم بەرەوە ئەوە بنم دانیشتوم بەنوەرە چوین دانیشتین بێکار بووین چیلۆشتمان بۆ دانەکە گۆشتی کێشا هاوڕێک لە ژووریشەوە حاجی مەکیە دوای هەنەرمەند تا لە سوور تایری حەسەر سپی پێڵێن ئەوش هاوڕێمان بۆ ئەویش کۆچی دوایی کردو ئافریکا مناڵێکی شیتیایە لە ئەوە مناڵی کاک ئەحمە بەڵێ ئەم هاوڕێتیە تا ئێستا لەگەڵ ئەوانی کاشکور ماون ئەوان کۆچی دواییان کردو هەمویان حاجی ئەحمە کۆچی دوایی کردو بەس مەکی ماوە مەکی بەس حاجی ئەویش هەمومان نەزانی بەڕاستی ئەمە ژوێنەیەکی جوانە ئەمە هیچ سەردەمێکەمان ئەمە ساڵی دوای ڕێکەوتنامەی 11 ئازار یەکێتی قوتابیانی کوردستان لەقی سلێمانی پەیوەندیان کرد بە لاوانی کوردستان لە خانەقین هەم بۆ ئەوەی یاری تۆپیان بکەن هەم بۆ ئەوەی وەکو پەیوەندیکی نەتەوەی تێکەڵاو بین و ئاشنابین ئەمە یەکەمیان ئەوە من لە کوردەکەەوە وێنێکی زۆر زۆر جوانە دەسەکانی خۆش بێ ئەمە ژوێنەیەکی هاوڕێیانەیە پێچە سەرچنار بێ بەڵێ ئەوە شار ئەو کاتە ماڵمان لە سەرچنار بوو منم یەکەم کەس ڕامچۆغەکە دوو کاکتایریت سێ هەمیان مارڤ ناسراوە کەشکور ماوە چوارەمیان نەوزان سدی قاویش ماوە پێنجەمیان جەمالی کاک مستەفا ئەویش هەر ماوە لەخوا بێ پێم خۆشەکە ئەڵێ ماون ئینە سەر ئەم وێنەیە ئەو وێنەیە کۆنگرەی یەکێتی قوتابیانی کوردستانە لە زانکۆی سلێمانی ساڵی 72 ئەوانی کە وەستاون ئەمە پێشوازی میوانەکانەکەین ئەوانە زەحمەت ئەمە سەلاح ڕەشیە کە ئیساش کوورماوە ئەوەی یەکەم سەلاح ڕەشیە دوو هەمیان کوڕی غەفوری مەلا عەلیە سێهەمیان منم چوارەمیان دلێ ڕەشیە پێنجەمیان کوڕێکە بادینی بوو ئیسا لێرە نییە پێنجەم عینەک لە چاوەکەیە پێنجەم عینەک لە چاوەکان پێنجەمە بۆی لێمان تێک نەچێ یەکەم کاک سەلاحە لەسەری ئەم سەرەوە ئەو قاتە ڕەشەی لەبەرە باشە ئەجا سەردەمانێکی تر هەیە هەر وێنەی با بڵێن گەڕەک ئەوە چاخانەی کاکتار بوو لە بازاڕە بچکۆ لە بەرامبەر قوتابخانەی کانیسکان بازاڕە بچکۆ لێواتە بازاڕەکەی کانیسکان بەڵێ ئاخر کانیسکان ئەو بازاڕی کە لە مزگەوتەوە هیت و بێتەوە بۆ بڕووی بۆ لای هینەوە فولکەکەەوە چوارڕیانەکەەوە ئەو پیان لەم بازاڕە بچکۆلە چاخانەیە و هەندێک ئێوارە لێ کۆبینەوە کۆمەڵی برادری خۆش بەدا خۆشەویست بەڵام بەداخەوە هەندێکیان کۆچی دوایان کردو و ڕشتون هەمە ساڵی ئەبەپشیە و کەریمی دادەمەنەیە و کاکتار خۆیەتی و ئەوانی کە کۆچی دوایان کردو ئەوانی کە هەموو ماون لەخوا بەزیابکڵی ماون ئەماناش وێنەی ترن ئەم وێنەیە حەزەکەم ئەو وێنەیە 12/3/1970 بە بۆنەی ڕێکەوتنامەی 11 ئازارەوە گەورەترین گەورەترین خۆپیشاندان کراوە لە مێژووی سلێمانیە خەڵک پێ خۆشحالی خۆی دەرەبڕیبەوە من لەوێ لە تەنیشت هینەکەوم لە پرسراوی ئەو خەتە بووم بۆ ڕێخستنی ئەکەواتە
ئەوەی با بڵێن لە کوردەکەم لە جلێکی کوردی لەبەرایە لە تەنیشتی ئاپۆراکەوە وەستاوی بەڵێ ڕاست چوویتە زانکۆی سلێمانی کۆلێجی کشتوکاڵ بەڵێ ساڵی 1970 ساڵی 1970 ئەمە وێنێکی ئەو سەردەمەیە ئەمە ساڵی 1970 ژیراوە لە زانکۆی سلێمانی لەم لاوە شەهید ئەنوەری مەجید سوڵتانە ئەوەی بۆین باخی لەم دووهەمیان منم هاتوو بۆ سەردانم بۆ زانکۆ سێهەمیان عەلی عومەرە گۆجە چوارەمیان سیروانی عوسمانی سعیمە لە عەباسەکە ئیسا لە هۆڵندێ ئەو کاتە کاک شەهید ئەنوەری مەجید سوڵتان تەلەبە نەبوو لێ زابط بوو هاتووە بۆ سلێمانی هات بۆ سەردان بۆ لای ئێمە بۆ لای ئێوە هاتوو مەبەستم ئەوەیە چونکە ئەو کاتە بەڕەحمەت بێ لە دەوری بەسرە بۆ کات ئەی ئەم وێنەیەکی ئەو وێنەیە شەهید جەباری حاجە ڕەشیە ئەو دوو قۆناغ لە پێش بنەوە بوو لە کۆلێژ زووتر دەرچوو دۆست و هاوڕێم بوو ئێتر دوایی بوو بە و شەهیدە قارەمانێک بەداخەوە من کە هاتمە شەهید کراوە چکە من لێرە نەبووم بەڵێ ئەمە شوێنێکی ئەمە کاتێک 76ەکە کۆلێژی کشتوکاڵمان تاوا کرد من 70 چوومە کولیە بەڵام 2 ساڵی نەمخوێن ساڵێکیان تەجیل دراسەم کرد ساڵێکیشان پێشمەرگە بووم لە شاخ بە 6 ساڵ تاوام کردەوە 76 من یەکەمی بەشی خۆمان بووم و یەکێ بووم لە دەیەمین کەس لەسەر ئاسی کولیەکە لەبەر لە ڕیزی پێشەوە وەستاوین ئەم شوێنەکوێ ئەوە یاریگای سلێمانی ستادیۆمی سلێمانی ئەمەش هەرجەنابتی ئەوە لە کاتی ڕۆشتن ناچین بۆ لەبەرەوەی یەکەمی بەشەکەی بەش بە بەش یەکەمیشی کە لە پێشەوە مەرجێژ نییە ئەوە لەوانی وێنەکە واگیرا بێ منیان گرت بێ لەوانەیە هیچ خەڵکی کەشە بێ لە پێشتەوە ئەمێنێشمان بۆ باسکەی ئەمە هەر ئەو شانۆگەری هاملێتە کە لەوێ پێشکەش کرا لە ئامادەی سلێمانی ئەو مناڵە تۆفیق عەلیە کە ئیسا عەقیدی پۆلیسە وازانم بەڵێ ڕاستە ئەوە کاکبرامی حەمە عەلیە دەنگی خۆش بوو گۆرانیەوە لە تیپی مۆسیقای سلێمانی کاتی نەدەرەوە ئەو کوڕە تۆفیق عەلی گۆرانیە وت زۆرمان خۆشەویست بۆ یادگار ئەو وێنەیەمان لەگەڵا گرت بەس ئەلێم وێنەیە من تێبینی ئەوە کەم تۆ جگەرت پێ جگەرەمە کێشا بڵێ ئەو کێشا چەند ساڵ 10 ساڵە وازم لێنەوە ڕاست چییە بەرامبەر بە جگەرە زۆر خراپ حەز دەکەن نەتێشایە ڕۆژێک لە ڕۆژان زۆر پەشیمانم کە ڕۆژان بۆنیشم کردو زۆر باش بەڵام ڕۆڵیشی هەبووە لە چاندنی تووتن بەڵام خۆم بۆ نەزانم زیانەکانیشی هێڵێم بەڵام ئەوە بەشێکە لە بڕبڕی ئابووری کوردستان بەڕاست چی بکەین یاری مەسەرەکە پەیوەندی بە ئابووری وەیە ژوێنێکی جوانە ئەوە ساڵ یەکەمی زانکۆمانە لەگەڵ دکتۆر کاوس عەزیز فەرەجاین کە لەو ساڵایەک تێمان ناسی بوو بە یەکێ لە هاوڕێکانی ژیانم تا ئێمڕۆ پەیوەندیمان بەردەوامە ئێستا مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین ئەو با بڵێ پسپۆڕی چییە؟ هەر لە کۆلێژی کشتوکاڵی تاوا کردو کۆلێژی کشتوکاڵ لەگەڵ خۆتانە باشە ئەی ئەمێنێ ئەوە ژێکەیە لە هاوڕێ هەرە خۆشەویست و دێرینەکانی خۆم کاکە سەروەت محەممەدەمین بە سەرۆتە چاوشین ناوبانگە و ئیستا پێڵەن دکتۆر کوردۆ عەلی کە بەداخەوە ناساغل لێرە نیستا ئەو کاتە ئەو خوێنکار بوو لە کۆلێژی ئاداب ئەوە بەردەمی کولی ئادابی زانکۆی سلێمانی کۆنە من معید بووم کە وێنەیەمان گرتەوە هەفتا ئێمەش نزاکەین کە تەندروستی باش ببێەوە ئەمێنەیە دوای ئەوەی کە تۆ کۆلێژت تاواکە ساڵی 76 ئەنجا بووی بە معید لە کولیەکەی خۆتان لەبەرەوەی بابڵینیەکێ بووی لەدا سەرکەوتووەکانی یەکەم کۆلێژ ئەیکەی چوویتە یەکێتی سۆڤێت من کەمامەوە لە 1970 بووم بە معید تا هەشتاوێک زانکۆی سلێمانی لە هەشتاوێکە گواستیەوە بە هۆلێر من نەچووم دەجارم پێشکەش بە ماستەر و خوێنی دەرەوەکردنیان نەکردم لەبەرەوەی خۆفرۆژ نەبووین بڕیارمان نەچ بە زانکۆی هەولێر لەبەرەوە ڕام کرد بۆ دەرەوەی وڵات چوویتە چوومە سەرەتا چوومە نەمسا بۆ لای کاکە کوردۆ عەلی لەوێ کورسێکی خوێنیان لە حیزبی شیوێ عێراقی بۆ پایکردن بەهۆی کاکە بڵا پەشێ و دکتۆر کەمال عەلیوانەوە لە مانگی 11 هەشتاوێکە چوون بۆ خوێندن ئەمە ئەو کاتانەیە کە لە سۆڤێت ئەوە من 2 ساڵ بوو لەوێ بوومەوە کاکاراسی شێخ زەنجیە ئەو کاتە هاتبوو لەو شارە بووین بەیەکەوە ئەو شارە کشینۆفە کە ئیسا لە سۆڤێت جیاوەتەوە و پایتەختی مەڵدۆڤایە ئەوە پارک پشکێنی پێڵێنەوە پەیکەری پشکێنە لە دواوە شاعری ڕوسی
ئێمە زۆرمان ماوە لەگەڵتە بەڵام ڕێگان بە بە وچانێک وەربگرن خۆشەویستانم وچانێک و دێنە و خزمەتە وێنە لە لای تۆ چی هەگەیەنێ کاک دکتۆر؟ وێنە لای من بەشێکە لە بیرۆوەریەکانی ژیان ڕوخساری دەرەوەی مرۆڤ پیشانێت ئەتوانین لەسەر ئەو وێنانە شتێک بنووسیتەوە شتێکە بیرە خاتەوە جا ڕووداوەکە خۆش بێ ناخۆش بێ مێژووی بێ زانستی بێ هەت شتێ بێ بەڵام بە وێنە ناخی ناوەی مرۆڤەکان ناناسی ئەوە جیاوازەکەیت ئەم وێنێت بۆ پاراستووە ئەو وێنەیە ساڵی 1945 گیراوە کە مەلیک فەیسەڵ هاتووە بۆ سلێمانی لە چوو بەلای شێخ مەحموود بۆ داریکەلی کە لەگەڵ خۆیان بیهێنێ بۆ سلێمانی باش ئێتە زۆری لەگەڵ ئاخری بۆ تا هێنایەتی یعنی ئەگینا شێخ نهات بۆ چونکە لەوێ هین بوو بڵێن جێگیر کراوە نابێ بجۆڵێ بێ دەست بەسەر بوو بە کوردەکەی ئیتر کاتەوە بۆ سلێمانی خەڵک مەلیک فەیسەڵوانیان بیر چۆتەوە بەڵام سارگان بەرز کردوتەوە دیانم بۆیە پاراستومە لە پشتی شێخ مەحموود باوکم ئەوەستاوە کەواتە ئەوەی تەنیشتی شێخ تەنیشتی ئەو جامانە بەسەرەکەەوە باوکمە یەکیان محیسا لە سوورە یەکیان کەریم چاوڕەشە کەوانە هەموو خۆشەویست و پیاوی شێخ بە حکمی چی باوکە ئالەویا جێگەی بۆ تۆ بە حکمی ئەوەی کوڕی حاجی عەزیز بۆ دۆستێکی دێرین و خۆشەویستی شێخ مەحموود بووە ئەوە یەک دووەمینشی ئێمە لەگەڵ بنەماڵەی حەفیدا لە دروستبوونی سلێمانیەوە تێکەڵاین لەگەڵ شەماچی نۆدیەیە شێخانی باراو هاتوونەتە سلێمانی ئیجازەیان لێ وەرگرتووە و لە شەڕی دەربەنگی بازیانە شەیدمانەیە گیراومان هەیە هەروەها باش خاتو ئاوات عەبدولکەریم ئەبێتە هاوژین و خێزانی جەنابێت بەڵێ ئەو کاراکتەرت چۆن ناسی کاک دکتۆر؟ ئەو کاتە من موعید بووم لە زانکۆی سلێمانی و خوشکی ئاوات خێزانی مامە ساڵحم لە مناڵیەوەی ناسم داوام کردو لە مانی پێنجی هەشتاوی مامتی بەڵێ ئاوەڵزاوە بووین بەڵێ ڕاست مانی پێنجی هەشتاوێک داوام کردو داهێنمێ ینی بە هەر بە حکمی خزمەتی تۆ ناسیومە بە شێوەیەکە نەمناسیوە بە شێوتر نەمناسی یعنی هیچ چیرۆکیشی خۆشەویست چیرۆکی خۆشەویستی هەبووە بەڵام ئەوە مەبەستم ناسینەکە لە ڕێماڵی مامەوە بووە ینی یەکەم جاری بینینتان بەڵێ ئەم کوێی تاوا کرد ئەم پەیمانگەی محاسەبەی تاوا کردەوە محاسەبە لە سلێمانی دوایش دەبێتە فەرمانبەر فەرمانبەر بوو لە بانکی سلێمانی لە مانکە ڕەشید ئەو کاتێک کە جەناب سەفەرێ کرد باوڵێنکەی خواستێ هەر لەگەڵ خۆما بردم بۆ ئەوروپا هەشتاوێک بۆ رووسیا نەخێر چوینە ڤێننا لەوێ نانیشت خێزان بەرین ئەو گەڕایە بۆ سلێمانی من چوون بۆیە ئەو بەتەنیا مایەوە ئەو بەت لە سلێمانی لای دایکی و خوشکەکانی مایەوە لەو کاتە لە پرسراوی پاسۆک و ئەمانەکە گیرا کە من ڕۆشتم لێرە لە پرسراوی سلێمانی بووم کە گیرا بە فرسەتیان باڵێن هی پاسۆک سوسیالیستی کوردستان کورد ناوی منیان ناچوو کە دەستیان ناکوت بۆی جانی خۆیان پارێزن لەبەرەوە مەلەفێکم هەبوو لە ئەمن یەکێ بە ناوی جوامێرەوە ناوی نێنەکەم جوامێر باشە ئیتر کە هاتەوە زۆر هینیان کرد ئەم سەر و سەریان پێ کرد یعنی زانیان خێزانی من سەفەری نەکردەوە نەیتوانی ناخێر ئەی دوایی چۆنیە دوای ڕاپەڕی ناتم و دوای 10 ساڵ و خێزانی خۆم و پێک گەشتینەوە ینی 10 ساڵ نەتبینی 10 ساڵ کەسم نەبینی سلێمانیشم نەبینی لەبەرەوەی جۆری خوێندنەکەشێت جۆرێکی ئۆپۆزیسیۆنانە بوو بۆ حکومەتی عێراقی نابوو مەڵێ ڕاستە ئەمە شەروێنەیەکە بەڵام هی هەشتاویەکە ئەوە هی ئەو کاتێک کە مارم کردو هی مارم کردو بەڵام ئەو وێنەی پێشووتر هی ساڵەکانی نەوە کە دەرچوین بۆ ئەوروپا ئەمەشی تر ئالێرەیە بە تەواوەتی دامەزراون و ئەوە ماڵی خۆمە لە سویت ماڵی خۆتان لە سویت باش ماڵی خۆمان بڵێ ماڵە باش اینجا ئەمەوێ ئەچەنە ئەم وێنەیە تەخیر بووە بە لەگەڵ باوک تا باسمان کردای بە ڕەحمەت بێ
ئەو ساڵانەیە کە من لە سویدەوە گەڕامەوە بۆ سەردانی دایک و باوکم لە خانە و کۆنەکەی خۆمانە وێنم گرتەوە بەرازایەکم لە باوشمایە ئەمە دایک و باوکت ئەوە دایکم و باوکم شوێنەکەش کوێ ماڵی خۆمان لە گەڕێکی کانیسکان مامۆستایان پشتی یانەی مامۆستایان باشە پێم خۆش نییە شتی ناخۆش بیر بخەمەوە بەڵام من کە لەگەڵ جەنابتە با بڵێن قسەم کرد کە ئەم وێنەیەمان بینی باسیەوە کە ئەمە دوهەمین وێنەی جەنابتە لەگەڵ من و باوکم بەیەکەوە لە بەردێکی سەرایە مانگە ڕەمەزانە لەبەر پەیکەرەکەی برایم پاشا کە بەداخۆی سانەماوە نازانم بەڵام و کاتی کە کۆچی دوایی کە جەنابی لێرە نەبوویت با لێرە بوو من 2005 بێجگاریاتومەتەوە لە 2005 هاتیتە ڕاست ئەوە سەردان و بەڵام وێنەی کەمان نەگر بێکەوە وێنی ترتان نەبووە بەیەکەوە ئەمە ژوێنەیەکی جوانە سەیرانە خێزانیە ئەوە خزمەکانی دایک من لە ناوچەی بازیانە ژین لەگەڵ خێزانەکەمان چوین بۆ ئەوێ حەزمان کرد سەرێکی بەردە قارەمان بێ بزین ئەم بەردە چێوار کاتە ئەمە لە پشتانەوە بەردەقا بەڵێ چوین وێنێکمان گر بەیانی شێخی نەبرەوە من ئەمەوێ بەڕاستی ئەم وێنانم لیشیز نەچێ و بینەران لێی مەحروم نەبن لەگەڵ دوو ژنی بەتەمەن دایکمە یەکیان دایکی ئاواتایانی خەسووم و هەردووشیان هەر دایک من ئەو دوانە پەیوەندیان چۆن زۆر خۆش بوو چونکە ئەفتاخوان ژنێکی ڕووناکبیر بوو هۆنراوە شێنووسی کچی حاجی حسێنی حدوودە فەینی مەلا کاکە حەمەیە ناسرا بوون بنەماڵەکەیان ئەو نەماوە نیە نەخێر ئەو نەماوە نەوە حەوت کۆچی دوایی پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ خەسووتە زۆرمان یەکتری خۆشویست زۆر ئەمە شەر وێنەیەکی ئەو سەردەمەیەکە ئەوە تاوە ساڵی 93 کە ئیتر هاتوێنێتەوە و لە ماڵی خۆیان لە ماڵی ئەفتاخان ئەو وێنەم لەگەڵا گرتەوە بۆ یادگار کە هەمان ڕۆژەگەڕێنەوە وەسویت لەگەڵ کەسایەتی زۆر وێنەت گرتووە حەزەکەم بینەرانی بەڕێز هەندێک وێنە ببینن لە ناو ئەو وێنانە شاد چیرۆکێکە بێ بۆ مام گرتووە ئەوە مامەستا مەسعود محەممەدە 2 مابزانم نۆ گیراوە لە ئوتێلاشتی ئەو کاتانی کە سەردانی مامجەلالێ کردو هاتۆ سلێمانی لە ئوتێلاشتی داوەزی من پێشەوە کە بیبینم بەنامە یەکترمانە ناسی لە سویدەوە نامم بۆ ناشتم بۆ نرد کە هاتمە وتان لێرێ چوون بۆ لای خۆم پێناسان و بووین لە دۆستێکی زۆر نزیک لێکەوە بەڵام کابرایەکی پرزانیاری و کابرایەکی عەلامە ئەگەر فەیلسوفێک هەبێت لە کووردا لەو سەردەمەی خۆی ئەوە لە هەموو ڕوویەک لە زمانە لە وێژە لە ڕامیاریە لە نەتەوەیە لە زانستە تەسەوەرێکی جارێک بڕیار بوو لێرە بوو ئەو هەرە جارە بوو بردمانەوە بۆ کۆیە ساریان بۆ نردبوو یەکێتی ئێمە لەگەوتی وەرە لەگەڵ تاکۆی حەزەکەم چوین بردوانەوە بۆ کوێ لە سلێمانی دەرچوین شاخ بە شاخباسی و شاخانەی بکن ئەوە ناوی ئەوەیە ئەوە ئاساری ئەوەی تایە ئەوە جۆگەی ئەوەیە ئەوە فڵان پاشا لێوێ بوو یەکە بەیەکانی ئەناسی کە من خەڵکی سلێمانی و شتانم نازانم هەتا کۆی شتانی ێزانم باش باسیشی ئەمێنێم بە بکەم ئەوە خوارێ خۆشببوو جەرزی سەفۆڵایە چاو پێکەوتنێکم لەگەڵا کرد خولانەوە لە بازنێکی بۆشە لە سویت ماڵی خۆیانە ماڵی مامۆستا جەرجیسە هەستا بۆ یادگارەوە هێنانی ماوەتەوە بەڵام ئەویش فەوتی کردو ئێستا نەماوە دەمێکە کار دکتۆر ئەمێنێش جوانە ئەو وێنەیە لە کۆنگرێک بووین لە دیاربەکر کۆنگرەی زمانەوانی 96 لە گەڕانەوەمانە دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ وتی لە جزیرە لاین ئەچینە سەر گۆڕی مەموزین من لە دڵی خۆمە پێکەنی نماهاتبوو مزانی چیرۆکێکی خەیاڵیە بەس چونکە ئەو دکتۆراکەی لە خانیایە هەموو شتێکی شارەزا بوو بردینە مزگەوتێکەوە بە قادرمەیەکە چوینە خوارەوە بۆ دووگۆڕە شینە مەموزینە کەواتە داستانی هیدایەتی عەبدوڵڵا حەیرانە بەڕەحمەت بێ کاک هیدایەتە جەناب لەگەڵ دکتۆر عیزەدین ئەیشیش کەشتان لەگەڵا لە بینی تۆ و باش نایناسم بەس چونکە کۆنگرە بوو کەواتە ئەو بڕوایی جەناب ڕەویەوە کە بە ئەفسانەی بزانی نەخ بەڵێ وەنیە بەڵێ ڕاست وێنەت گۆڕی هەبێ کە گۆڕی هەبێ ئیتر چی وەنیە ئەمە شوێنەیەکی جوانە ئەمەی ئەوە دکتۆر ئیسمە شەریفوان لێ لە کۆنگرەی نەتەوەی بووین لە بارەگای پەرلەمانی کوردستان لە بەلجیکا لە بەلجیکا با بڵێن پەرلەمانی مەرفا ئەندامین لێک لە ئەندام پەرلەمان نەتەوەی بووینی پاکەکە ئێمە بێلاین بوون بەزە خۆی بەڵێ ڕاست ئەمەش هەر جەنابتی لەگەڵ کاراکتەرێکی تر
ئەو خوا لێ خۆش بوو کاکەریم حسامیە جێگری قاسم لەو لە حیزبی دموکراتی کوردستانە لە سوی دەژات دراوسێ بووین لە یەک گەڕەکە بووین هەم نووسەریش بووین بێکەوە نووسەر بوو ئەم خۆشی بێزگەلەوەی متەرجمێکی زۆر بەناوانیشە وێنێکی زۆر ناوازەیە زۆر لە لای من جوانە لەبەرەوەی دوو کاراکتەری زۆر دەستڕۆیشتووی بواری ئەدەب و بواری سیاست ئەوە یەکیان مامۆستا محەممەد ڕەسوڵ هاوارە نووسەرێکی ناسراوە ئەوکەشە مامۆستا برای محەممەد ڕەوانیان شاد بێ لە ناوەڕاستی شامنم هەرسێکمان ئەندامی کۆنگرەی نەتەوەی بوون هەرسێکمان ئەوەش لە بەرچی کاگیرەوە یعنی بوو تەمەنەوە هێشتا ئەوان ئاوا بەو جۆرە با بڵێن پراکتیکیە لە مەسەلەی کوردایەتی و نەتەوەیی لە واجبەکانیان دوانە هەتا پەشی نەکەوت بوو مامۆستا برایان زۆر ئەکتیڤ بوو ها بۆ سوید کۆڕێگرت ئەچوو بۆ سووریا بەلای عەبدوڵڵا وەجەلان شتی ئەنووسی مامۆستا هاواری شەروا بوو کە ها بۆ سوید ماڵی خوشکی بەتەنیژێمەوە بوو زۆر جار بێکەوە بوون ئەمەش هەر وێنەیەکی ئەو سەردەمەنیە مامۆستا ئەوەش هەر وێنەیەکی گشتی کۆنگرەی نەتەوەییە با بڵێن ئەندامەکانن بە کۆی گشتی وێنەکان زۆرن و کاراکتەرەکانیش بەڕاستی ئەم دوو بەڕێزێکن ئەوەی شوێنش کوێ خەم ساڵە سەوزە منم ئەوکان مامۆستا حەمەد ساڵس قازانیە بەڕەحمەت بێ ئەوە هۆڵندەیە هۆڵندەیە شوێنێک بەڕاستی جێگەی داخە مامۆستا حەمەد ساڵحیش زۆر خۆشەویستم کۆچی دوایی کرد ئەیناسم لێ باشە وێنەیەک هەیە ناوبازارە و فەردە پیاز دیارە و ئەوە دوکانی مامە عومەرمە لەبەر بە لە شارەوانی کۆنەکەیە ئەوەی تەنیشتی مشکی بەسەرەکە یەکەمیان لەملاوە ئەوە مامە عەلیە لە 10 ساڵی و بێکەوە تاکو ئیستا شەریکن باشە لەگەڵ مامە دوکانی وانە پاڵتۆ لەبەرەکە منم دوای ئەو مامە عومەرم دێ ئەوکان عەمید بەختیار باراویە کە لە هەولێر ئیژەکە خزمی خۆمانە خزمتە شوێنەکەش مەیانەکەیە بەرامبەر شارەوانی کۆنەکەی هەر یەک پیاسفرۆشی لێ ئەوە دوکانی پیاسفرۆشی ڕسمی شێ مەحموو و کاک ئەحمەد شێخوانی هەڵواسی باشە وەڵا حەزم کرد ئەم وێنێش بینەرانی بەڕێز ببینێ ئەوە کاکە حەمێن هەرگیز ڕەوانی شاد بێ تووشێ و نەخۆشیە بوو زوو سەرمان لێ ئەو کاتە لەگەڵ کاک مەحموود ڕەزا و کاک مارم ناسرا و کاک قایرمەن میوانە چوین بۆ ماڵەوە بۆ لای ئەلبەتە زۆری پێخۆش بوو چونکە من شایەتی ئەوەیەم کە کاکە حەمەد زۆر خەڵکی خۆشەویست زۆر کوردێکی پاک بوو نەتەوەیی بوو کانیسکانی بوو من لە کۆنەوە ناسی بەڵێ هونەرمەندێکی چاک بوو وێنەی تری زۆر جوان هەن پێم خۆشە ئەو وێنانە حەزەکەم خەڵک بەڕاستی بیبینێ ئەمەش وێنەیەکی تر هەر زۆر جوانە ئەمە و کاتی 81 مانگی 81 کە ڕام کرد چوون بۆ نەمسا باش کاک کوردۆ عەلیە دکتۆر کوردۆ عەلی لە ناوەڕاستە دکتۆر جەمال لەبەزە کراس زەرزەکەش منم تەلەفۆنی بۆ کرد بۆ ئەڵمانیا وتی نوێنەرێکی پاسۆک لە کوردستانەوە هاتووە حەزەکە ببینێ هات بۆ لام 2-3 ڕۆژ لە نەمسا بەیەک بووین ئەمیش پیاوێکی هیلاک و ماندوو سەرێکی گەورەیە و ناسراوە یعنی ئێمەش ئەوانی کە با بڵێن ساڵانێک لە دراما و ئەوانە شایشمان کردووە لالۆکەریم کە شاکارێکی ئەوەیەکە لە هەرە شاکارە جوانەکانی پاڵتۆ هیچی خۆفەوەری جێڕاوە ئەو وەری جێڕاوە بەڵێ ڕاستە ئەم پیاوە زۆر بە ئیشتیاقەوە جەنابە لە لای دانیشتووی ئەوە کاکە عەلی ساماغایە تای سەشکورماوە بە 2 هەفتە جارێک سەریە لە ماڵەوەیە یەکێکە لە کادیرە ناسراوەکانی بیری نەتەوەی و کاژێک لە بنەماڵەیەکی ناسراوی کوردستانە ماڵی خۆیانە باشە قوربان ئەم وێنەیەشمان بۆ باس بکەی ئەوە هاوڕێی خۆشەویست و نووسەر کاک شێعومەری مارو بەرزنجیە لەبەر چاخانی شەعبان گرتومانە ئەم بەڕاستی مامۆستا عومەر کەسێکی دڵسۆزی وشەی کوردی دوو خەسڵەتی یەکیان مێشکی کۆمپیوتەرە هەموو شتێکی ئەزانێ هەموو شتێکی بە سەدان هۆنراوی لەبەر بێ دووەمیشان گەورەترین ئارشیفی لە ماڵەوەیە کەس نێ بەقە ئارشیفی بەهێز بێ ئەو وێنەیە من دوای ئەوەی کە 2005 گەڕامەوە لە ئەوروپا بە یەکجاری لە زانکۆی سلێمانی بوومەوە مامۆستا لە کۆلێژی کشتوکاڵ هەموو ساڵێک وانەیە گەڵێمەوە ئەبێ ئەو خوێنکارانە بەرم ئەو کارگەڕۆنە لە عەربەت ببینن
کارگەی ڕۆن هەیە هەچەنە ئیش ناکە بەڵام مەکینە شتەکانی بینن لەبەر ئەوێ وێنەیە گرین بۆ یادگارەوە دەورەی پارن هێشتا دەرنەچوونی سا لە چوارن لەگەڵەوە ناگرتووە ئێستاش هەر ئەو هینەت هەیە هەموو ساڵی هەمانە ئێستاش دوای ئەوەژیان بم بۆ سەیران بۆ حماوە ساڵانە ئەو هینەتان ساڵانە لە مانگیدا هەمانەکە داوامەکرێتەوە باشە ئەمەوێ وێنەی تر ببینین بەڕاستی ئەمێنەیە ئەوە مامۆستا بەهادی نووریە و لە ژیانایە کە هاتمەوە لە سوید ساڵی 96 بوو داوەتی بۆ کردم بۆ تەکیە ئێستاش هەر لەوێ لە تەکیەی خۆی ئەچێت سەرەدا بەڵام بە زۆری لە ماڵەکەی خۆیەتی کە لە گەڕکی گاورانە باش پەیوەندی جەنابەت لەگەڵ مامۆستا شێرکۆ بێکەس پەیوەندیەکی خۆی لەو شتێک کە من بڵاوم کردەوە شێرکۆ بێکە زیاد و بیرەوەری لە نامەکانیان بە منە لێ ڕەفیقی عومر بۆچی وان پێڵێن لە هەفتاوە ناسیمە تا کۆچی دوایی کردەوە ئەمە هین ئەوەیە کە ڕەفیقی عومریەکە ماڵە ئەوە ساڵی 91 دوای ڕاپەڕین لە سویدەوە هاتینە لەندەن ڤیزەمان پیا کرد بە ئێرانە گەڕاینەوە بۆ کوردستان یەکەم جار دوای ڕاپەڕین ئەوە بۆ ئەبوو ئەندامی پەرلەمان و مایەوە من گەڕامەوە بەزەوە لە پیکادلی ژیراوە لە لەندەن لە بریتانیا ڕاستی ئەویش خەسارەتێکی گەورە زۆر بۆ ئەم میلەتەی ئێمە ئەمە ژوێنەیەکی ترە هەر ئەوە دیسانەوە کۆنگرێنێتەوەیە کاک شێرکۆیە و کاک ناسر ڕزازیە و زوبەر ئەیدارە کەەوە دەستڕۆشتویەکی پەکەکە بووە بەلچیکا لەگە منە ئەوەشیان لە سەری ئەم سەرەوە جەنابەتی زوبەر ئەیدار ئێستاش هەر چالاکی سیاسی گەورەیە و سیاسێکی گەورەیە باشرا و کوڕێکی زۆر باشیشە بەڵێ پێم خۆشە ئەم وێنێش خەڵک بیبینێ ئەو کاکە شێخدارای حەفیز ڕەحمەتی کە هاتمەوەی تر سەری لێدا مەچین بۆ سەیران ئەوەی بن باقی بەستوە لە ناوەڕاستا دانیشتووە کاک شێخدارای ڕەحمەتیە بەڵێ ئەوەی ناوەڕاست ئەم سەریان شێخ نەوڕەزی حەفیدە یەکەم دوایی کاک شێخدارایە دوای منیم دوایین شێخ بێستونی حەفیدە بەکاتە شاڵ لە بەرەکەیان جەناب بەڵێ من حەزم لە ژلی کوردی بوو باشە مامۆستا منەوێ باسی ئەوکەم کە چالاکیەکانی جەنابتان چۆن بوو لە تاراوگا لە تاراوگا لە ڕووی نووسینەوە بازەکەیە لە ڕووی ڕامێریەوە لە ڕووی نووسینەوە لە ڕووی چالاکی ئەدەبیەوە لە ڕووی چالاکی ئەوەوە لە زۆربەی کۆڕەکانە بەشدار مەکرد خۆشم سیمینار و کۆڕ مەگرت زۆر جارە چوون بۆ وڵاتیکە سیمینار مەگرت جگەلەوەی هەندێک لەو بەرهەمانی کە من ئەوکاتە نەمەتوانی بێم بۆ کوردستان هەر لە سوید چاپ مەکرد پەیوەندێکی باشم لەگەڵ هەموو نووسەر و هۆنەرەکانە هەبوو ئەمەی ئەو سەردەمێ ئەوە ساڵی 98 مەڵبەندی میدیا لە هۆڵندا داوەتیان کردم بۆ ئەوێ کۆڕێکم بۆ گرتن لەسەر جیۆپۆلیتیکی کوردستان و دەوڵەتی کوردی کاک سەردان فەتاحی بابە ڕێگا و کاک محموود ڕەزا منە دەمەتەقەی لەسەرەکە باشە لە دوای 2005 شۆکە هاتوویتەوە بەردەوام نووسین بەردەوام کتێب چاپکردن زیاتریش چالاکتر ئەو ڕۆژانەیە کە ئەوە کە هاتمەوە هێشتا ناتبوو هێشتا لە سوید بە سەردان هاتمەوە لەگەڵ کاک فەرید سەرە یەکتریمان ناسی لێپرسراوی مەڵبەندی استراتیجی بوو کۆڕێکی لەسەر سیستێمی بنەماڵە بۆ گرتم ئەوانی بەشدار بوون لەو هۆڵە بچووکە هەمووی بە داوەت بوون هاتبوون تۆ لە ڕووی ئەمینیەوە کە خۆت پیاوێکی ئەمینی لەبەرەوەی نووسینت هەیە ئەوانە من باسی راپۆرتەکەم بۆ کردی کە با بڵێم پێشتر بینەرانی بەڕێز گویان لێگرتووە باسی ئەوم کرد کە زمانی ئەم زمان بە باشی ئەزانێ جەنابە گلەی ئەوە لێکردم کە بوتێ بۆ بە مطلقی ئەڵێ بە باشی ئەیزانێ چی ئەڵێ من ئینگلیزیەکەم زۆر باشە منی ژوتم ئیتر لە راپۆرتەکە ئەوانە نووسرا بوو من دەرکم بەوە نەکرد کە تۆ گلەیت لە ئینگلیزیەکەت هەیە لەگەڵ سویدیا چۆنی لەگەڵ سویدیا خراپنی ینی ئێشتا بەوەش ناڵی باش چونکە من نە ئیشم پێکردو نە پێم خوێندەوە لەوێ فێر بووم تۆ لێم بپرسی لەگەڵ رووسیا چۆنی ئەڵم زۆر باشم بۆ چونکە من 9 ساڵ خوێندوومە بە رووسی زمانم خوێندووە کەسێکی پسپۆری لە مەسەلەی زمانە بۆیە واڵی یان ئەبێ هەموو کەسێک وا بڵێ من پسپۆر نیم لە زمانە من زمان ناسم زمانەوان نیم زمانەوانەوانن کە با بڵێ ئەمە بەس من بڕاناوم لە زمانە ئەوە لە سوید کە چوومەتە سوید زمانی سویدیە خوێنین لە گروپێکان تێکەڵاوە لە عەرەب و لە ئەفریقی و لە هەموو شتێ مامۆستاکەمان دوایەوەی تاوامان کرد داوەتی بۆ کردین بۆ ماڵەوە وێنێمان بۆ یادگار گرتووە لە ماڵی مامۆستا لە ماڵی مامۆستاکەمان لەو پیرەش پێ باشە لێرە ناوەندی ڕۆشنبیری بازیان
جەنابتان ئەوە کاتبوومەوە لە سویدنەوە نۆبوو ئەو ناوەندە داوەتێکیان بۆ کردم لەسەر باری کوردستان سیمینەرێکم بۆ گرتن باری کوردستان لە ڕووی سیاسی و جۆپۆلیتیک و ئەم جۆرەشتانە ئەمە ژوێنێکی جوانەکان ئەوە ماڵی کاکم لازم ئەمەری هاوڕێی خۆشەویستم دیسانەوە هەر نەوەنۆیە خەڵکی خۆشەویستی خۆی کۆ کردەوە لە ماڵەوە دانیشین ئەوەی یەکەمیان واڵی خۆش بوو سامی شۆڕشە دوای ئەو منم دوای و کاک ملازم ئەمەرە دوای و کاک ڕەوو بێگەردە باشە کاک دکتۆر بەڕاستی ئێمە کەمێکمان ماوە لە بەرنامەکە هەندێک وێنە هەیە کەمە زۆر بە پێویستی ئەزانم ئەم وێنەیەکی یەکەم منم دوای ئەو کاک جەوەر نامی خوالی خۆش بوو خوالی خۆش بوو کاک فاتیح ڕەسوڵ لە پسراوی هەرێمی کۆمونیست حیزبی کۆمونیست پارتی کۆمونیستی عێراقا کاک جەوەر نامی قیش سەرۆکی پەرلەمان سکرتێری پارتی زۆر دۆست بووین لە سوید گیراوە لەو دەشتەی گەڕێک ماڵی خۆمان کە هەرسێکمان ماڵمان بەیەک تەنیژێکەوە بوو زۆر دۆست دراوسێژ بوون بەڵێ دراوسێ بوو باشە ئەمە ژوێنەیەکی جوانە با بڵێن 2011 منەوە دوابینینی منە بۆ مام جەلال لە قەڵاچۆلان بینیمان یەکیتی نووسەران چین بۆ لای ئەو کاتە دوای ئەوە نەخۆش کەوت بەڕاستی ئەم کاراکتەرە کەنایی مام جەلالە تۆ شایەتی ئەوە دی کە زۆر پشتگیری نووسەران و هونەرمەندان و ئەوانەکە زۆر جار لە کۆڕ و کۆبوونەوە ینی پردێکی پەیوەندی بووە هەمیشە لەگەڵیانە وڵای هەر لەو دانیشتنا زۆریشی بۆ کردین بارەگای بۆ کردین ترمبی لێدانێ لە خەسەخانەی شۆڕژوتی هەموو نووسەرێک بە خۆڕایی چارەسەر بکرێن ماگانە لەسەر خۆی دوو کتێبی بۆ نووسەر چابە کرد ئەو شتانی هەموو بۆ کردین سەفەر ئینشەڵا بە هیوان بگەڕێتەوە ناومان بە تەندروستێکی باشەوە ئینجا وێنەی زۆر جوان هەنێکێک لە وێنانە پێم خۆشە ئەم وێنەیە ئەوە مەلا ڕەسوول کاک مەلا ڕەسوولی پێشنمازە لەگەڵ بەسێ خانمی خێزانە کۆچی دوایی کرپار ئەفریقا لە ماڵی خۆیان لە دوکانین نووسەرە و ئەندای مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی کوردستان وێران بۆ وەختی خۆی وێنەیەکی قەرەباڵغێ ئەوە کتێبخانەی کە عومەری خۆمانە سلێمانی من کتێبخانەی سلێمانی هەمووی نووسەر و هینە بۆ یادگار گرتمان کامە خۆی تایە کامەر خۆشی تایە خۆی تایە و کاتە دوایان لەوانە پۆچی دوایان کردووە ئەم مناڵە دوای مناڵەکە کاکە جووتیارە دوای ئەوەی کە دانیشتووە کاک هەمزەی ڕەحمەتی ئەویشان کاک عومەرە بەڵێ منیش کەچووم بەسەرچوو خەراوتیان فریاکەوە ڕاکەوەرە ڕاستە بەڕاستی ئەو مەکتەبەش بۆ خۆی شوێنێکی با بڵێن بەیەگەیشتنە ئەمە ژوێنێکی ترە ئەمە ژوێنێکی کاک مەزەری خالقیە لە فیستیڤاڵی گەلاوێژە لە سلێمانی پەڵەزگرتومانە فیستیڤاڵی گەلاوێژە مامۆستا کەریم زەندە و کاک دکتۆر عیزەدینەوە ئەو دوو خوش کچە ئەو کچیان سوێ لە خانمە خەڵکی سنەیە مامۆستای زمانە لەوێ وێنەیەک هەیە وەڵام من ئەو وێنەیە بە شوێنی ئاگەڕم پێم خۆشە بیدۆزمەوە ئەنگەش ئەمەیە ئەم وێنەیەکی ئەوە زانکۆی ئازاد داوەتیان کردم لە سنەکە کۆڕێکی زمانەوانیان بۆ بگرم بەڵام کە چووینەوێ نایانێشت کۆڕەکە بگرین ئەو کۆمەڵە گەنجە کۆبوون و پیانوتم لە ئوتێلەکە بووم لە ئاوی دەربووم تیانەگەستەوە ناترسی ئێمە لۆکاڵێک گرین کۆڕەکەمان بۆ بگرێ منیشتم من لە ئێوە ترسم لە خۆم ناترسم چکە من هەرەگەڕێمەوە وتیان مشکلە نیە ترەوە کۆڵەمان ئەو کۆڕەمان لە یعنی لە لۆکاڵێکە گرت بە فەرمینە یانێش خۆیان لە پاری پەشیمان بوونەوە لێ پەشیمان بوونەوە لێ پەشیمان ئیترەوە لە هۆڵێکە گرتمان و ئەو وێنەشمان بۆ یادگار گرت بە شوێنێکی زۆر ئەم گوڵەخانەیە ماڵی کاکە حەمەی حاجی مەحمووە هەموو جارێک کۆمەڵی مامەسای زانکۆی داوا دەکرد بۆ دەمەتەقی و قسە کرد من و دکتۆر سەباشە حەمەی بەرزنجیە و کاکە حەمەد وێنەیەکی تر هەیە هەندێک لە نووسەران و بەڵام تایەتی ئابووری ناسە ئەوە کاک شێخ بورهان خانووەکەی خۆی قاتی ژێروی کردەوە بە قەلەندەرخانە باشە بە ناوی پیرەمێردەوە هەفتەی جارێک لەوێ کۆبوونەوەیەکیانەکە یەکە سیمینەرێکی ئەگرت ئەو جارە منیشان داوەت کرد کاک دکتۆر فاروق ڕەفیق لەسەر دەوڵەتی کوردی قسەیە کرد ئێمەش چون جۆمان لێگرت و مناقەشەمان لێ کرد دوایی ئەو وێنەیەش ماگر بۆ یادگار ئێمە بەڕاستی ماوەمان زۆر کەم ماوە
ئەم وێنەیە شەروێنەیەکی زۆر جوانە پێم خۆش ئەوە کاکە عەدنان موفتیە لە دهۆک گرتومانە ساڵی 2005 فستیڤالی بەدرخان بوو 2004 ڕۆژنامەگەری بوو پێچین باشە ئەمەش وێنەیەکی ترە ئەگەر بیرت بێ ئەمە کوێیەوە ئەوە من و کاکشەرکۆی لە ڕیزی دووەم دانیشتوین کۆنگرێ زمانەوانیە لە دیاربەکر لە دیاربەکر بەڵێ زمانەوانی بەڵێ ساڵی 2006 وازان 2006 تازە هاتبوومەوە ئەم دوو وێنەیە نا چکە ئەمەیان جەنابتی بەڵێ ئەمە ئەبێ پیشانین ئەمەشیان تۆی لەگەڵ دایکێ ئەگەر بڕیار بێ من لەم وێنانەی بەردەمم بڕیار بێ یەکێکیان هەڵبژێری کامیان بۆ بینەرانی بەڕێز هەڵبژێری کە پیشانی بین وڵی هەموو یەکدانێ خۆشەویستن یەکدانێ چونکە کاتمان نەماوە ئەمان زۆر گرنگە بەلای منەوە باشە ئەو کاتە بوو کە ڕام کرد هەشتاویەک ئەو کۆمەڵە هاوڕێ خۆشەویستە گیانیانمە برایم خەلیل هەموو خێزانەکەم یانی چونکە دڵنیانە بوون لەوەی بەسەلامەتی دڵنیانەبوو کە دەرەچەویانە نەوەشتێکی لەسەر بێ لەوێ بۆ دوجار ئەو وێنێمان کرد پەڕی مانگەڕانەوە سلێمانی ئەمانگەڕانەوە بۆ سلێمانی ناوەکانیان بادام ئەو ناوەکانیان ئەویان کاک سەردارە برای دکتۆر کوردۆیە یەکەم کراسپێکە لەم سەر برای دکتۆر کوردۆ عەلیە تەنیش ئەو خۆمم دووەمیان ڕەحمەتی کاگنیهادە باشە ئەویکان کاکشوانی عوسمان فایەخیسا لە هەوڵەندەیە ئەویدیان کاک برامی حەمعەلی لە سویدە مایان ڕەفیقی حەلواچیە ئەمە کاک سەروەر عیزەتە لە هەولێرە ئەوەش دکتۆر کاوسی ڕەفیقمە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیان بۆ نێرین بەڕاستی کاک دکتۆر ئێمە بەرنامەکەمان لێرە کۆتایی دێ ئەمە شوێنەیەکی پۆرترێتی جەنابتە ئەمە دانین بە وێنەی کەسایەتی تۆ لەم بەرنامەیە بەڵام لەمە جوانتر وێنەیەکە لەگەڵ دایکتا بە گوڵەوە ئەوە چووی بۆ سەردانی کەسەکانی دایکم لە بازیان باشە ئەو وێنێمان بۆ یادگار کرد و خۆشەویستترین وێنەیە لە ژیانی خۆمە بۆیە منیش حەزم کرد ئەمەیانەیە لێرە چی بە دایک دەڵی کاک دکتۆر وڵات هیوای تەمەند درێژی و لەساری بۆ خوازم و زۆر سپاسێکم کە منی کرد بم کوڕە ئێمەش هەمان ڕامان هەیە ڕێز و خۆشەویستی بۆ دایکی بەڕێزێ وا بەڕاستی زۆر زۆر سپاس بۆ جەنابێ کە دەرگای ماڵەکە بۆ واڵا کردین کە زۆر بەم میهرەبانیە پێشوازی لێکردین و ماندوومان کردی داوای لێبوردنیش ئەکەین لەوەی کە ئەگەر ئێمە کەمێک دوا کەوتبین لە سازدانی ئەم ئیشا بوو بەوەی جەنابێ هیلاکوی پێشەوەشی من ئێرە بەجێ بێڵم پێم خۆشە بە یەکەوە وێنەیە بگرین بۆەوەی ئەم وێنەی من و تۆش بێبێنەکانی دوێنێ زۆر زۆر سپاس دەکەم بۆ دەست پێشخەری کە داوات کرد ئەم بەرنامەیە پێکەوە سازکەین و هیچ شتێکیش نەبووە هەروە سازەکرێ بەرنامە تا شوێنی خۆی گرێ و دیکۆرات و ئەم زۆرشتانە و زۆریشم پێ خۆش بکە هەندێک لە وێنانی لە ژیانی خۆما گرت و من بەشێکن لە مێژ و ژیانی خۆم چۆ بەرنمەیەکەوە کە ڕەنگە لە ئایندا خەڵک کەڵکی لێ وەربگرێت زۆر زۆر سپاس جارێکی سپاس بۆ تۆش خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ